بەردەوامیدان بە دابەشکردنی موچەلەوادەی دیاریکراوی خۆیدا جوولەی زیاتر دەخاتە نێو بازاڕیکردن و فرۆشتنی خان و زەوی. لاولێر نرخی زەوی و خان و ماوە بەرزبوو و نزم دەبێتەوە. بەشێک لەوانەی ڕۆژانە کاریکردن و فرۆشتنی زەوی دەکەن باز لەو جوولەیە دەکەن کە ماوەیەکە بازاڕی زەوی و خانی و گرتوتەوە. ڕاتبەکە دەدرێ ئێستا ینی زۆر لە پێشان باشترە بەرەو باشی دەچی ئینشاءڵڵا ڕاتبەکە دەدرێ پاشەکەوتەکەش زۆر کەمتر کرایتەوە چاوەڕوانیەوە دەکەین باشتریش بێ هەنی لە 6 مانگلەوە پێش زۆر باشتر ئێستا لە ڕووی برین ئابووریەوە ڕاتبەکە باشترە و خەڵکەکە بڕە کەمەک جوولەی پێکەتیە. سەردانی فرۆشیارانی زەوی و خانومان کرد لە نزیکەوە گوێمان لە دوایین پێشاتەکانی مامەڵەی کڕین و فرۆشتنیان گرت. ئەوان دەڵێن سەرباری کێشە و ئاڵۆزیەکانی ناوخۆی هەرێم گرژیەکانی نێوان وڵاتانی دراوسێش کاریگەری زۆری لەسەر مامەڵەی کڕین و فرۆشتنی زەوی و خان و کردووە. بەهۆی ئەو ناکۆچیانەش هاوڵاتیان کەمتر ڕوو لە کڕین دەکەن. چاوەڕوانی وینە ئینشاءڵڵا تقریبەنەوە بەرەو باشی دەڕوە بۆی نمانی تیرۆریست و ئەو شتانەوە مەسەن داعشە ئەوانە کە مەسەڵەن شەڕی هەشتی شەعبی بووە ئەوانە با تەسیرێکی زۆری لە بازار کردووە. بەس ئێستا کە حالیان بازارەکە تقریبان ڕاوەستا خەرک چاوەڕانی و دەکە قسێکی خۆش بکرێت لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیاندنەکان لە خەرکانی زۆر ئێستا خۆم یەک بەشەس خۆم ناوێرم هەم شتێک بکڕم ناوێرم خۆمان پارەداری چەند برادێک لێکوان دادەنیشیتم مەسەڵەن عەزی لێ شتێکی بکڕ بفرۆشتە ناوێریت فەرقیە بە بەراو لەگە پێش و ئێستا بەنسبەتی ئێستا کابرا ئەوی هەبی دەفرۆشی کابرا هەبی گەورەی گسکەی دەکاتەوە لە بۆی نیتی کاسبی نییە هاردیش بە دوو دەفتەرە قسوورە ئەو شتانە دەفرۆشی. بەراورد با چەند ساڵی ڕابردوو لەم ساڵ نرخی زەوی و خان و بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە بەتایبەت دوای نەمانی شەڕی داعش و کەمبوونەوەی کاریگەریەکانی قەیرانی دارایی لەسەر هەرێمی کوردستان. هەرامەشە بۆتەوەی کەمبوونەوەی ترسی ئەوانەی دەیانەوێت مامەڵەی کڕین و فرۆشتن بە زەوی یان خان و بکەن. قارەمان جەوهەر، کورتسات نیوز، هەولێر.